کۆمەڵگەی ئێران لە بەردەم خۆناغێکی ڕاگوزەری مەترسیداری دوای شار. زیاتر لە مانجێک بەسەر شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا تێدەپەڕێت. شەڕێکی کە بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە چۆن کۆتایی دێت، هەر لە ئێستاوە ئەوەی ڕوون کردوێتەوە کە کۆمەڵگای ئێران نەک تەنیا لەگەڵ قەیرانیشی سەربازی، بەڵکو لە بەردەم گۆڕانکاریەکی خوڵی کۆمەڵایەتی، ئابووری و سیاسیدایە. لە ئاوادۆخێکدا پرسی سەرێکی دوای کۆتایی هاتنی شەڕ تەنیا بێدەنگبوونی چەکەکان و ڕاوەستانی بۆردومانەکان نابێت، بەڵکو ئەوەی کە دەکەوێتە چەقی سەرنجەوە بریتیە لە ئاستی وێرانکاری، ئەگەر یان مەحاڵبوونی سەر لە نوێ ئاودانکردنەوە و چارەنووسی ژیانی کۆمەڵایەتی لە وڵاتێکدا کە ژێرخانە سەرکیەکان، ناوەندەکانی بەرهەمهێنان و تۆڕەکانی خزمەتگوزاری گشتی زیانی جددیان بەرکەوتووە. شەڕەکان کاتێک کۆتاییان پێدێت کە لایەنەکان بگەنە جۆرێک لە ڕێککەوتن یان لاوازبوون و پەککەوتەیی نیزامی و حکومی کۆماری ئیسلامی بەکردەوە ئیمکانی بەردەوامیدان بەم شەڕە مەحاڵ بکات. بەڵام بۆ کۆمەڵگەیەک کە کەوتووەتە بەروێرانکاریەکی بەربڵاو، کۆتایی هاتنی شەڕ خۆی لە خۆیدا بە واتای گەڕانەوە بۆ دۆخی ئاسایی نییە. کۆمەڵگەی دوای شەڕ بە تایبەت لە وڵاتێکی وەک ئێراندا کە پێشتریش لەگەڵ قەیرانی بەردەوام و پێکهاتەیی بەرەوڕوو بووە، پێدەنێتە قۆناغێکەوە کە تێیدا ئاوەدانکردنەوە نەک تەنیا پرۆژەیەکی تەکنیکی، بەڵکو پرسێکی چارەنووساز دەبێت بۆ مانەوە، سەقامگیری، کۆمەڵایەتی و داهاتووی سیاسی. ئەگەر دوای کۆتایی هاتنی شەڕ گەمارۆی ئابووری ئێران بەردەوام بێت و هیچ کرانەوەیەک لە پەیوەندیە نێودەوڵەتەکاندا بۆ هاتنی سەرمایە، تەکنۆلۆژی و کەرەستەی خاو و سەرچاوە پێویستەکانی ئاوەدانکردنەوە ڕوونەدات، وێرانکاریەکانی سەرچاوەگرتوو لە شەڕ نەک هەر نۆژن ناکرێنەوە، بەڵکو دەبنە بەشێک لە پێکهاتەی ئاسایی ژیانی ڕۆژانە. ئەم دۆخە بەو واتایەیە کە وێرانکاری لە ڕووداوێکی کاتیەوە دەبێتە دۆخێکی جێگیری کۆمەڵایەتی، دۆخێکی کە تێیدا خەڵک ناچارن لە ناو جەرگەی کەم و کوڕی، پەککەوتەیی و ناسەقامگیری دابژین. ئەنجامەکانی ئاوا دۆخێک زۆر ڕوونە. هەژاری بەربڵاوتر دەبێت، ئاستی ژیان ئەوەندەی تر دادەبەزێت، خزمەتگوزاری گشتیەکان زیاتر لە جاران لاواز دەبن، بێکاری هەرچی زیاتر پەرەدەستێنێت، ڕەوتی بەرهەمهێنان و دابەشکردن تێک دەچن و نایەکسانیە کۆمەڵایەتیەکان قوڵتر دەبنەوە. ئەوەی پێشتریش لە ئەنجامی گەندەڵی دامەزراوەیی، گەمارۆ، هەڵاوسانی بەردەوام، ناکارامەیی و سیاسەتە دژە خەڵکیەکانی کۆماری ئیسلامی بەسەر کۆمەڵگەدا سەپێنرا بوو، دوای شەڕ ئاستێکی بەربڵاوتر و وێرانکەرتر بەخۆیەوە دەگرێت. شەڕ وەک هەمیشە لە زمانی فەرمیدا بە ناوی دەوڵەتەکان و دەسەڵاتەکانەوە تۆمار دەکرێت، بەڵام لە ڕاستیدا ئەوە خەڵکن کە باجەکەی بەنان، ژیان، داهاتوو و کەرامەتی خۆیان دەدەن. برسێتی هەرچی زیاتر پەرەسەندنی بێماڵ و حاڵی، زیادبوونی زیانە کۆمەڵایەتیەکان، کۆچبەری، کاری منداڵان، نائەمنی دەرونی و لاوازبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەشێک دەبن لە ئەگەرەکانی کۆمەڵگەی دوای شەڕ. ئاشکرایە کە پرۆسەی ئاوەدانکردنەوەی دوای شەڕ کارێکی خێرا و سادە نییە و خۆی لە خۆیەوە ڕوونادات. ئاڵمانی دوای شەڕی جیهانی دووەم کە بەڕادەیەکی زۆر وێران ببوو، ساڵانێکی زۆری خایەن تا بتوانێت بگەڕێتەوە بۆ دۆخی تا ڕادەیەک ئاسایی. ئەمە لە کاتێکدا بووکە ئەو وڵاتە لە چوارچێوەی تەرحی مارشالدا لە سەرمایە، تەکنۆلۆژی و پاڵپشتیەکی بەربڵاوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەو کات سوودمەند بوو. بەڵام تەنانەت بەو حاڵەشەوە ئاوەدانکردنەوەی ئاڵمان پرۆسەیەکی درێژخایەن و ئالۆز بوو، نەک کارێکی کوردخایەن. سەبارەت بە ئێران ئاسۆکە لەوەش لێڵترە، چونکە ئەگەر وڵات دوای کۆتایی هاتنی شەڕ هەر بە گەمارۆدراوی و لە دۆخی دابڕانی ئابووریدا بمێنێتەوە، نەقسە لە سەرمایەی دەرەکی بەربڵاو دەبێت، نە گواستنەوەی تەکنۆلۆژی و نە بەرنامەیەکی ئاوەدانکردنەوە بە پشتگیری نێودەوڵەتی. لەبەر ئەوە بەراوردی مێژوویی پێمان دەڵێت کە کۆمەڵگەی ئێران لە ئەگەری نەبوونی وەها دەرفەتێکدا لەوانەیە بچێتە ناو خولێکی درێژخایەن لە ڕکورد، پەککەوتەیی و هەژاری درێژخایەنەوە.
نمونەی نزیکتر شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقە. ئەو شەڕە سەرەڕای جیاوازی زۆری لەگەڵ ئەو دۆخەی ئێستا، بەڵام نیشانیدا کە ئاسەوارە کۆمەڵایەتی و دەرونیەکانی شەڕ دەتوانن بۆ چەندین دێ لەسەر کۆمەلگایەک بمێننەوە. ئێستاش دەبێت بە واقعبینیەوە قبول بکرێت کە ئەو شەڕەی ئێستا تەنانەت ئەگەر لە ئاستی سەربازیشدا کۆتایی بێت، شوێنەوارەکانی لە ئاستێکی قوڵتری کۆمەڵایەتی و سیاسیدا بەردەوام دەبن. بەڵام ئەم واقعە بە هیچ جۆرێک بەواتای سەقامگیری یان ئەوەی کە ئەو نەزمە سیاسی ئێستا لەگەڵ هیچ ئاستەنگ و ئاڵنگاریەک بەرەو نابێتەوە نییە. بەڵکو بە پێچەوانەوە کۆمەلگای دوای شەڕ ئەگەری زۆرە بکەوێتە ناو یەکێک لە ناسەقامگیرترین قۆناغەکانی ژیانی هاوچەرخی خۆیەوە. ئەو دام و دەستگا سیاسیی کە پێش شەڕیش لەگەڵ قەیران، ناکارامەیی، گەندەڵی، بێتوانایی لە بەڕێوەبردننی ئابووری و کلێنیشی قوڵ لەگەڵ کۆمەلگا ڕوبەڕوو بوو، دوای شەڕ لەگەڵ ئەو ویست و داواکاریانەدا ڕوبەڕوو دەبێتەوە کە چیتر ناتوانرێت بەدانی بەڵێنی دووبارە و بەو زمانەی پێشوو یان میکانیزمە ئاساییەکانی سەرکوت کۆنتڕۆڵ بکرێت. پرسی نان، کار، شوێنی نیشتەجێبوونی گونجاو، دەرمان، پەروەردە، ئاسایشی کۆمەڵایەتی و ئاوەدانکردنەوە دەبنە پرسە بەپەلە و حاشا هەڵنەگرەکانی کۆمەلگا. کۆمەلگەیەکی کە وێرانکاری بە گۆشت و پێستی خۆیەوە هەست پێکردووە، چیتر بە ئاسانی تەسلیمی تەبلیغات و پرۆپاگەندەی فەرمی نابێت. لە ئاوادۆخێکدا دژوازی نێوان بێتوانایی پێکهاتەیی دەسەڵات و پێویستیە سەرەکیەکانی کۆمەلگا دەبێتە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی قەیرانی سیاسی. ئەمە هەمان ئەو دۆخەیە کە تێیدا جارێکی تر دۆسیەی دەسەڵاتی سیاسی دەکرێتەوە. کۆتایی هاتنی شەڕ هاوکات دەبێتە ساتی سەر لە نوێ پێناسەکردنەوەی ڕیزبەندی هێزە سیاسیەکانیش. لە ساتە قەیراناویەکانی مێژوودا دروشمەگشتیەکان و بانگە شەڕواڵەتیەکان زوو یان درەنگ جێگەی خۆیان دەدەن بە داواکاریە عینیەکان. کۆمەلگا بە دروستی دەپرسێت چێبوون ئەوانەی لە ناو جەرگەی شەڕدا ئازادی خەڵکیان بینی و چێبوون ئەوانەی دیری هاوچێشەکانی دەسەڵات یان وەهمە سیاسیەکانی خۆیان بوون. چه هێزگەلێک بەردەوامی شەڕ و قوڵکردنەوەی وێرانکاریان قبول کرد و چه هێز و لایەنێک بوون کە هەوڵیاندا بەرژەوەندی زۆرینەی خەڵک و پێویستی ڕزگارکردنی کۆمەلگا بکەنە ئەولوێتی سەرەکی خۆیان. لەو ڕوانگەیەوە کۆتایی هاتنی شەڕ ساتی تاقیکردنەوەی متمانەی سیاسیشە. ئەو ڕەوتانەی بەبێ بچووکترین سەرنجدان بە ئامانجە مرۆیی و کۆمەڵایەتیەکانی شەڕ پێشوازیان لە درێژەکێشانی کردووە یان لە بەرامبەر وێرانبوونی کۆمەلگەدا بێدەنگ بوون، بێگومان لەگەڵ داخوران و لاوازبوونی پێگە و متمانەی خۆیان بەرەو دەبنەوە. لە بەرامبەردا ئەو هێزانەی کە توانیویانە سنووری خۆیان هەم لەگەڵ شەڕ و هەم لەگەڵ ئەو نەزمەی کە شەڕ بەرهەم دەهێنێت دیاری بکەن و لە هەمان کاتدا پرسی ڕزگارکردنی کۆمەلگە و ئاوەدانکردنەوەی ژیانی کۆمەڵایەتی بخەنە سەرووی هەموو شتێکەوە، دەرفەتی زیاتریان دەبێت بۆ بینینی ڕۆڵ و کاریگەری لە خۆناغی پاش شەڕدا. لەم نێوانەدا بەرپرسیارەتی هێزە چەپ و سۆسیالیستەکان گرنگیەکی تایبەتی هەیە. ئەگەر ئەم هێزانە بیان هەوێ لە خۆناغی ڕاگوزەری داهاتوودا ڕۆڵێکی ڕاستەقینە بژێڕن، هیچ ڕێگە چارەیەکیان نییە جگە لەوەی کە دەبێت لە تەسکبینی گروپی و پەنابردن بۆ فۆرمۆلە زێهنیە چەق بەستوەکان تێپەڕن. ئێستا کاتی ئەوە نییە کە سیاسەتی ڕزگاری خوازانە تەنیا لە قاڵبی ئاماژەی ڕواڵەتی بە چەمکە گەورەکان بەرهەم بهێنرێتەوە، بەڵکو کاتی شیکردنەوە و لێکدانەوەی دیاریکراوە بۆ بارودۆخێکی دیاریکراو. چەپ ئەگەر بیەوێ ببێتە هێزێکی کاریگەر، دەبێت بتوانێت پەیوەندی لە نێوان ئاسۆی مێژوویی سۆسیالیزم و پێویستیە بەپەلە و هەنووکەیەکانی ئاوەدانکردنەوەی کۆمەڵایەتی دروست بکات. پرسی ئەمڕۆی کۆمەلگا لە هەنگاوی یەکەمدا بریتیە لە بەرهەمهێنانەوەی دەرفەتی ژیان. کۆمەلگایەکی کە لەگەڵ وێرانکاری، بێکاری، کەمی، برسێتی، نائەمنی و داڕمانی خزمەتگوزاریە گشتیەکان بەرەوڕوە، پێش هەر شتێک
پێویستی بە وەڵامێکی ڕوون هەیە بۆ پرسی مانەوە و کەرامەتی مرۆیی. هەر هێزێک دەرک بەم واقعە نەکات، تەنانەت ئەگەر ڕادیکاڵترین وشەکانیش بەکاربێنێت لە کۆمەڵگەدا دەبڕێت. لەم ڕۆوە ئەرچی بە پەلەی هێزە پێشکەوتنخوازەکان ئەوەیە کە سیاسەت بگەڕێنەوە بۆ ئاستی ژیانی ڕاستەقینەی خەڵک. پشگیریکردن لە ڕێخستنی سربەخۆی کرێکاران و زەحمەتکێشان، داکۆچیکردن لە مافی ڕێکخراوەیی، پێداگیری لەسەر دابەشکردنی دادپەروەرانەی ئیمکانات، پێداگیری لەسەر دەستڕاگەیشتنی گشتی بە دەرمان، پەروەردە، نیشتەجێبوون و بژێوی ژیان و هەروەها ڕاوەستان لە بەرامبەر ئەمنیەتیکردنی ویست و داواکاریە کۆمەڵایەتیەکان دەبێت ببنە پاڵنەرە سەرەکیەکانی دەستێوەردانێکی بەرپرسیارانە. لە درێژەی ئاوا پرۆسەیەکدایە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و چەوساوە ئاڵترناتیڤ و جێگرەوەی دڵخوازی خۆیان بۆ ڕەژیمی دوای شار ئامادە دەکرد.